ئایا تا چەند ڕاستە کە تووشبوانی بە نەخۆشی شێرپەنجە دەبێت لە قەڵەباڵغی دوور بن؟ ئەوە نقطەی زۆر مهمە لە بۆ ئەوانەی کە نەخۆشی شێرپەنجەی خین و نەخۆشیەکانی دیکەشیان هەیە. هەم نەخۆشی شێرپەنجەی خین بە نەخۆشیەکە خۆی هەماو عیلاجانش کە ئەمە دەیدەین بەرگری لەشی نەخۆشەکە زۆر کەم دەکەنەوە دەیکەنە سفر. فزۆر مهمە نەخۆشەکە خۆی بپارێزی لەوەی تووشی التیهابات بی. التیهابات لە تووشی دەبی یەکەم لە قەرەباڵغی لە کەسێکی دیکە، دووەم لە خواردنی پیس. زۆر مهمە نەخۆشەکان ئەوانی کە شێرپەنجەی خینیان هەیە خۆیان بپارێزن لە قەرەباڵغی و لە خواردنی پیس. ئەمە لێرە لە هەولێر و لە هەموو دنیاش بەشەکی باشی نەخۆشیەکان ئەوانەی کە شێرپەنجەی خینیان هەیە وەفات دەکەن بە التیهابات نەک بە نەخۆشیەکە. زۆر حالەتمان هەیە ئەمە نەخۆشیەکەمان کۆنتڕۆل کردیە، نەخۆشیەکە لە بن کۆنتڕۆلی خۆمانە، بەس تووشی التیهابەکی بووە و وەفاتی کردیە. لەبەر ئەوەی بەرگری لەشی ئەو نەخۆشە دەبتە سفر بە التیهابەکی زۆر بەسیط احتیمال هەیە وەفات بکە. فەوە نقطەی زۆر مهمە کە ئەوانی نەخۆشی شێرپەنجەی خینیان هەیە ئاگایان لە خۆیان بی لە جێی قەرەباڵغ دوورکەونەوە و خواردنی پیسیش دەبی ئاگایان لێبی و خواردنی خاوێن بخۆن. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.